وەزارەتی کارەبا سوپاسی پشوودرێژی هاوڵاتیان دەکات و ڕای دەگەێنێت پرۆسەی چاکسازی لە کێڵگەی کۆرمۆر تەواو بوو و لەمە دووە ئاستی بەرهەمهێنانی کارەبا زیاد دەبێت. هەروەها وەزارەتەکە سوپاسی پشوودرێژی هاوڵاتیان دەکات لە پای تێگەیشتنیان لە پرۆسەکانی چاکسازی وێستگەکان و کێڵگەکان و کەمبوونەوەی کارەبا لەم ماوەیەدا. کەمبوونەوەی کارەبا هاوکاتە لەگەڵ وەرزی هاوین و گەرما، ڕووداوێکیشە لە حاڵەت دەرچووە و بووەتە دیاردە. هاوڵاتیانی هەرێم دەڵێن وایان لێ هاتووە ئەگەر کارەبا نەبڕێت وا دەزانن ڕووداوێکی نەئاسایی ڕوویداوە. نەدان و کەمی کارەبا هاوکاتە لەگەڵ بەرزبوونەوەی نرخەکەیدا. کۆتایی مانگی ڕابردوو بەڕێوەبەرایەتی گشتی پلان و بە دوواداچوونی وەزارەتی کارەبای هەرێم ئاشکرای کرد نرخی هەر کیلۆواتێکی کارەبا لە 18 دینارەوە بۆ 156 دینار زیاد کراوە، واتە نرخەکەی 9 هێندە بەرز کراوەتەوە. هەرچەندە نرخە نوێەکەی کارەبا لە ئێستادا تەنیا لە سیتیە گرانبەهاکان پەیڕەو دەکرێت، بەڵام بە پێی زانیاریەکانی پەیام حکوومەتی ماوە بەسەرچوو نیازی هەیە تا ساڵی داهاتوو ئەو پرۆژێ بەسەر تەواوی هەرێمی کوردستاندا بگشتێنێت و هێندەی دیکە باری سەرشانی هاوڵاتیان قورس بکات. لەلایەکی دیکەوە مانگی ڕابردوو مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی ماوە بەسەرچووی هەرێم ڕایگەیاند دەیانەوێت کارەبا بکەنە 24 کاتژمێری، بەڵام ژمارەی بەشداران زیاد بوون و هاوڵاتیانیش ئامادە نین پارەی کارەبا بدەن. داواکردنی پارەی کارەبا لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمەوە لە هاوڵاتیان لە کاتێکدایە حکوومەتی هەرێم لەوەتەی هەیە پارە لە خەڵک دەکێشێتەوە و ئەرک دەخاتە سەرشانیان بەبێ ئەوەی مافێکی ئەوتۆیان بۆ دابین بکات. خۆی ملیاران دیناری موچە قەرزارە، بەڵام هیچ پلانێکی بۆ دانەوەی نییە. حکوومەتی هەرێم موچە پاشەکەوت دەکات، پرۆژەکان دەوەستێنێ، هەلی کار دابین ناکات و ڕێژەی هەژاری و بێکاری بەرز دەکاتەوە، بەڵام هەمیشە داوای پارەی ئاو و کارەبا و دەیان زۆری دیکەی باج و ڕسومات لە هاوڵاتیان دەکات و فشاری جۆراوجۆریشیان دەخاتە سەر بۆ دانەوەی ئەو قەرزانە. شارەزایان پێیان وایە پارتی و یەکێتی دەیانەوێت کارەبای خەڵکی کوردستان چاک نەکەن، هەتا ئەو کاتی سیستمی کارەبا دەکەن بە سیستمی کارت و پێشەکی پارە و کرێکی بێشومار لە هاوڵاتیان دەستێنن. ئەمەش بۆ ئەوەی گەرنتی داهاتی مادی خۆیان بکەن. کێشەی کارەبا ئەو دەسلێمانی چارەسەرەکتێ ئەیڵێمەوە بە حزوری جێگری سەرۆکی هەیەم بە حزوری جێگری سەرۆکی حکوومەت ئێڵێمەوە ئەم ساڵی 2008 ئەگەر بێت و ئەم حکوومەتە کێشەی ئاو و کارەبا چارەسەر نەکا ئەم حکوومەتە حەقە حافزی لە خەڵکا ئیتر ئەو خەڵکە ناتوانێت بتوانە بە حکوومەتی وا بکات. کارەبای نیشتیمانی وەکو ڤایرۆسێکی بێچارەسەر و خەونێکی بەدینەهاتووی لێ هاتووە. هاوڵاتیانی هەرێم بە درێژایی 30 ساڵی ڕابردوو زۆرترین بەڵێنی بێکردداری بەرپرسانی پارتی وێکێتیان لەبارەی پێدانی کارەبای 24 کاتژمێریەوە بیستووە. گەیشتووەتە ئاستێک هەر کات بەرپرسێکی حکومی یان حزبی لەبارەی کارەباوە دەدوێ، خەڵکی کوردستان بە تەنزی وەردەگرن. تەنانەت زۆر جار لە کاتی بانگەشەقە بە و بێناوەڕۆکەکانی بەرپرساندا لەبارەی کارەباوە کارەبا دەبڕێت. بۆش بوو بۆەوەی بزانن ئێرەش دەڕوە کارەوە هەر ئەوە نییە لە شوێنەکەن ئەوەشیان باش بوو.